ئێمە ئەوڕۆ لە ئەنجامدانی پرۆژەیەکی استراتیژی گەورەین بەنسبەت پەروەردە بۆ هەرێمی کوردستان. ئەو پرۆژەیە لەگەڵ ئەنجومەنی بەریتانی واتە لەگەڵ بریتیش کاونسڵە پەیوەندی بە بەرزکردنەوەی کوالیتی خوێندن لە هەرێمی کوردستان هەیە و پەیوەندی بە یەکسانی کوالیتی خوێندن لە هەرێمی کوردستان هەیە. ئەو پارەیە کە لەلایەن ئیتحادی ئەوڕۆپی لەلایەن یەکێتی ئەوڕۆپاوە بۆ ئەنجومەنی بەریتانی تەخسیس کراوە بۆ ئەو پرۆژە استراتیژیە بریتیە لە 14.5 ملیۆن یۆرۆ. لێرە بەشێکی باش بەرهەرێمی کوردستان دەکەوێتن و ئەو پارە ئەوە نییە یعنی بدرێتە وەزارەتی پەروەردە، بەڵکو ئەو پارە بۆ ئەو پرۆژە استراتیژیە لەلایەن ئەنجومەنی بەریتانیەوە بە هاوکاری وەزارەتی پەروەردەوە سەرف دەکرێت. ئەو پرۆژەیە تەرکیز لەسەر ئەوە دەکاتەوە کە وەکو باسمان کرد ئاستی خوێندن، کوالیتی خوێندن، ئی قوتابخانە، خودی قوتابخانە و ئی مامۆستا و ئی سەرپەرشتیاران بەرزکاتەوە. لە هەمان کاتا ئی توێژەرە کۆمەڵایەتیەکان، ئی ڕابەرەکانی قوتابخانەکان کە 8 ساڵیان تەواو کردووە لە پۆستەکانیان دەگوازرێنەوە بۆ شوێنی ترواتە لە پۆستەکانی خۆیان نامێنن و بەڕێوەبەری تری پەروەردەی قەزاکان دادەنرێن.